وكوتاي أمو تاربو حديثي في غمر صلى الله عليه وسلم عرسانيا كم كفي غمري خواه فرموي لبي فرموي قسي واهي يكلي مقسى هفتا صلاة خاتا أقري جهنم في غمري خواه صلى الله عليه وسلم لبرانبري أفرمي جاري واهي قسيك لبر خاطري خواه لزمان الدرأتي لناو بهشتا بلا بلا برزكاني بهشت بركبي بو قسة برستكاتوا حتى أدقينتا برسرين بلكاني بهشت قسيك خوش يوسكانم دڵی مسلمانێکی پێ خۆشەکەی قسەیەک احترام ڕێز چەند خۆشە تۆ بەرامبەر بە ئێستا بەرامبەر بە یەکی قسە ئەەکەی یعنی بە احترام و قسە بکە یای حەقی خۆی پێ بدە بۆ نمونەت ناوی کابرات یعنی ناوەکەی و جوانی خۆ چەند خۆشە کاکێکی لەگەڵا بخەی هەنێ کەسی حتا بەرامبەر بە مەلایەک بە مامۆسایەکی ئاینی قساکە هەم مەلا بابە خۆ توانی بێژی مامۆساکیان لێکەم نابێتەوە دڵی ئەو کەسە ڕائکێشی زیاتر بەدەمتەوە دێ ئەڕۆیتە لای دکتۆرێک لای حاکمێک لای خەڵکێک سەیرەکەی جاری وایە بە ناوی خۆی قساکە ئێگەر تۆ ناوەکەی خۆی ناوێکی یعنی یەک کەلیمە یەک وشەیە لەوانەیە وا بکە ئەو زیاتر خزمەتت بکە زیاتر بێتە دەمتەوە زمان ئەگەر شیرین بێ بەڕاستی مار لە کون دەردێنێ جاری وایە یەک وشەیە پێغەم ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەوەیە یەک وشەیە هیدایەتی کەسێکی پێدەی بە یەک وشە والله کەسێک گەنجێک هاتە مزگەوت لە ڕەمەزانە گوێی لە وتاری ڕەمەزان بۆ عەسران هات بۆ مزگەوت پرسیاری کردی مامۆستا من تەلاقێکی ئاوام خواردووە تەلاقەکەم ئەکەوێ وتم مەجالێکی کەمت ماوە یەکسەر لە من تەمەنی گەورەتر بوو ئەو کاتە من باسی مزگەوتی تەقوا ئەکەم لە مەجموعەکە لە ساڵەکانی نەوەتەکان کۆتایی نەوەتەکان یەکسەر پەلاماری دەستی دام دەسم ماچکە وتم دەسم ماچ مەکە بۆ دەسم ماچەکە فەرمووی مامۆستا والله ئێستا لە خزمەتی فڵانە مامۆستا بووم والله بەتف دەری کردمە دەرەوە من پرسیاری تەلاقم لێ کرد ئەو تووڕە بووم لێم و بڕێ جوێنیشی پێدام و تفێکی لێ کردم و دەری کردمە دەرەوە وە توش بەم ئوسلوبە جوابت دامەوە ئیتر کابرا خۆ ئەگەدارە وتی لەمڕۆ بەدەوە تا ئێستا نوێژم نەکردووە هەر خراپەی وام کردووە بۆتی باسکەم سەرس پێ بێ بەس لەمڕۆ بەدەوە ئەبێ من ئیتر ئەم مزگەوتە شوێنم بێ والله براینە خۆ ئەگەدارە نوێژی بەیانیانیش پێش هەموومانە هاتووە مزگەوت یەک قسە یەک وشە جاری وا هەیە زەلامێک هیدایەتە دەی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان دەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی لەسەر دیندارەتی بەردەواممان بکەی یا ڕەبی دوورمان خەیتەوە لە کار و گفتارێک کە تۆمان لێ ئەڕەنجی